ورما كمان جهات الونيرين وما عندي مكان والله. لا والله تعال شيء. وتبو والسلام عليكم. ئەمڕۆ کاتژمێر 8 بەیانی ئاگادارکرایەوە بەبوونی ڕووداوێکی خەنکە لە ڕووباری باڵەکانی دەڤەری سۆران. هەڕاستە خۆتیمەکانی پۆلیس گەشتنە شوێنی ڕووداوەکە و بە هاوکاری لەگەڵ کەسوکاری توانرا تەرمەکە دەربهێنرێت و ڕەوانەی پزیشکی دادی سۆران کرا. لەلایەن ئێمە پڕاوی لێکۆڵینەوە بۆ ڕووداوەکە ڕێکخراوە بە پێی وتەی کەسوکاری بێتن هاوڵاتیەکە بە مەبەستی کۆکردنەوەی دار چوتە ناو ڕووبارەکە و کەتتە ناو ڕووبار و بەهۆیەوە گیانی لەدەستداوە. سەبارەت بەو حاڵاتیانەی کە لە ناوچەی خواکوڕ گیریان خواردە دیارە دوێنێ چەند هاوڵاتیەک بە مەبەستی گەشتکردن و کۆکردنەوەی گیای خوڕسک لە ناوچەی خواکوڕک سەردانی ئەم ناوچەیان کردبوو. لە کاتی گەڕانەوەیان لەبەر زۆری ڕێژەی بارانبارین دیارە پردێکی ئەو ناوچەی ڕوخەوە بەهۆیەوە ئەو هاوڵاتیانە گیریان خواردە. ئێمە وەک بەڕێبەراتی پۆلیس سۆران بە هاوکاری لەگە برایانمان لە بەرگری شارستانی و هەروەها لایەنە پەیوەنددارەکان لە هەوڵی بەردەوام داین تاکو ئێستا بۆ ڕزگارکردنی ئەو هاوڵاتیانە و هەوڵەکانمان بەردەوامن.